سڵاو بینەرێن کەناڵێ بادینان سات خۆشحالم جارەکادی هاتمە خزمەتە هەوەیەن بەرێز بینەران زوربەیە وڵاتیان جیهانێ پێنگاو دەهاوێژن داک و وڵاتێ خۆ بزانست و زانینێ پێشوە بن بتایبەت دە هەر ماڵەکێدا کتێبخانەکە بچێک هەیە داک و ئاستێ خۆی ڕەوشەمبیری بلندتر لێ بکەن دێلمەدا بن داک و بزانین وڵاتیان هەرێمە کوردستانێ هەتا چرا دەیە گرنگی کتێبخانە و خواندنە پەرتوکان ددەن. چەند گرنگە ئینسان گرنگیە کتێبخانە و خواندنە پەرتۆکان بدەن. خدا بەشەری بۆیە دروست کردووە لە بیدایەتی پەیدابوونی ئیسلام کە پەیامی پێغەمبەری و ئیسلامی بۆ پێغەمبەر هات دەرێ ئیقرا یعنی بۆ خوێنە. یەکەمین کتاب کە هات قورئان بوو، پاش قورئان کۆمەڵک کتابی دیکە ئەوەی تەفسیری قورئانە و ئەوەی سونەی نەبەویە و ئەوەی تەفسیری ئایەتەکانی قورئانە و ئەوە هەمووی لە چ دەدۆزرێتەوە؟ لە کتێب دەدۆزرێتەوە. ئەگەر خەڵق کتێب نەخوێنێتەوە لە دەورە و پشتی خۆی ناگا، لە دەورە و پشتی خۆی لە خێزانەکەیەوە دەست پێ بکە. صفاتی ئەفرادی خێزانەکەی چۆن نییە، ئەوە لە چه علمێک نزیکە، ئەوە لە چه علمێک نزیکە و علمەکان چۆن پەرێ پێدەدرێ و چۆن عیلاج دەکرێ، دوایە لە ناو گەڕەکەکەی، دوایە لە ناو شارەکەی، دوایە لە ناو میلەتەکەی، دوایە لە عالەم. یعنی ئێستا ئەگەر ئێمە کتێب نەخوێنینەوە، من کە مەبەستم خوێندنەوەی کتێبە حتا گوێڕاگرتنیش لە تەلەڤیزیۆن و ڕادیۆ و ئەوەش لایەکی دیکەی مەسەلەکەیە. بەڵام کتێب ئەهمیەتەکەی ئەوەیە کە دەمینێ. مەسەلەن ڕەنگە من جارێک گوێم لە مقابلەیەکی تەلەڤیزیۆنی دەبێ کاک نەجمەدین دەیکا شتێکی زۆر مهمە، بەڵام تاوەکوونێ دێم بۆ تۆی ئەجێرمەوە بۆ فڵانی ئەجێرمەوە نیوەیەم لە بیرەچێتەوە، پاش مانگە دوو مانجی دیکە هەر هەموویم لە بیر دەچێتەوە. بەڵام ئەم کتێبە ئەگەر بخوێنمەوە لەبەر دەستمە 24 ساعت دەتوانم بۆی بگەڕێمەوە، دەتوانم ملاحەزات بنووسم، دەتوانم سەر و بەندی کتێبەکە لێک بدەمەوە بزانم کامی ڕاستە و کامی ڕاست نییە. لەبەر ئەوە کتێب کۆکەرەوەی علم و زانیاریە لە ناو بەشەریەت. ئەوەی کتێب نەخوێنێتەوە ئەهمیەت بە بەشەریەت نادا. یعنی ئەوەی کە کتێب ناخوێنتەوە یعنی لە ناو مجتەمەعەکەیە وەلەو ئێستا ئێمە دەڵێن فەرقی حەیوان و ئینسان ئەوەیە ئینسان ناتقە، بە عەرەبی پێی دەڵێن ناتقە یعنی قسە دەکا، بەڵام ئینسان عەقڵی هەیە. ئینسان دەزانێت ئەمڕۆ لە ئەوروپا چ دەگوزارێ. ئینسان ئەمڕۆ بەیانی من کە ویستم بێم بۆ ئێرە گوێم لە ڕادیۆ و تەلەڤیزیۆن ئەوە بوو گوتیان باران دەبارێ یا نابارێ. من ئەگەر کتێب نەخوێنمەوە، ئەگەر شتی بیسترا و شتی نووسرا و گوێم لێڕانەگرم، ئەمن لەگەر حیوان هیچ فەرقێکم نابێ. لەبەر ئەوە خوێندنەوەی کتێب ئەساسی پەروەردەی لە بیدایەتیەوە هەتا ئینسان دەمرێ پێویستی بە خوێندنەوەی کتابە. و ئەوەی کتاب نەخوێنێتەوە معناوەیە وازی لە خۆی و خێزانەکەی و کەسوکاری و شارەکەی و میلەتەکەی ناوە و ئەوە گوناحێکی گەلک گەورەیە. خوا لە بیدایەتی هاتنی دینی ئیسلامەوە پێت دەڵێ شت بخوێنەوە. پێغەمبەر خۆشەویستی خوایە ئەوە ڕۆژ ئەجا بزانە چ ئەرکەکی گەورەی خستووە سەر پێغەمبەر نەخوێندەوار بوو، خوا ئەمری لەسەرەکە دەرێ بخوێنە. بزانە خوێندن چەند گەورەیە. ئەجا ئێمە هەندێک جار کە قسەیەک دەکەین بە تۆ دەڵێم بخوێنەوە، تۆ پێم ئەڵێ وەڵام مامۆستا من خوێندەواریم نییە، بە هاسانی بەڕێم دەکەی. نە، خوا فەرمووی گوتی نە ئەقرا. مامۆستا چەند گرنگە ئینسان گرنگی بە خوێندنێ و خوێندنە پەرتوکان بدەن. ئەوەی کە ئێستاکێ تێبینیە کرێ لە کۆمەڵی ئێمە پایابوونی ئەنتەرنێت، تەلەڤیزیۆن، ئەمانە بۆ هۆی ئەوەی کە عالەمەکەەوە نەڕوو نەداتە خوێندن. کتێب بەرەڵاکە، کتێب نەکڕێ. طبعاً یەکێ لە هۆی ئەوانەی کە عالەمەکە کتێبەکە ناکڕێ ئەم وەسیلەیە. بێجگە لە ئەوەش گرانی سعری کتێبەکان. کتێب لەم ڕۆژە قارنی کە بۆ گەنجەکانمان سعرەکەی زۆر گرانە. لەبەر ئەوە تەشبیهی ئەکەن ئەو معلوماتە ئەو شتانەی ئەو زانیاریانەی کە وەری ئەگری بە واستەی کتێبەوە فەرقی جیاوازە لە ئەنتەرنێت یان فەرقی جیاوازە لە فێسبووک یان تەلەڤیزیۆن.
تشبيه أكن بخواردنك هضميكي أي جاوي أي تتمري أم جاية معدت بەڵام ئەوەی کە ئەو معلوماتی کە بە واسطەی فێسبوک وەریەگری تەلەڤیزیۆن وەریەگری تەشبیه ئەکەن بە خواردنێک کە ناجاوی ڕاستە قوت تێدەی ئەمجا معلوماتی قودان جیاوازە لەگەڵ معلوماتێک کە هەزم کرێ لەبەر ئەوە کتێب زۆر پێویستە لەم ڕۆژە دەستی پێ بکەین وەکو کە کەمال کە باسی کات کە پێغەمبەر لە قورئانە ئەڵێ ئەقرا بەڵام لە وەختی خۆی 1000 ساڵ پێشیستا متەنەبی کە یەکێک لە شاعیرە گەورەکانی عەرەب عليه أعز مكان في الدنا سرج سابح وخير جليس في الزمان كتابه في المكان كتابه أعز جليس في المكان سرج سابح وخير جليس في الزمان كتابه يعني عليه باشتري شدلام أو ياك أسبك بهبه وباشتري عزيزتري شدلام كتابك أبقصي متنبيه كتابي عليه لبرا وكتاب زۆر پێویستە لەم ڕۆژە کردەوەکەتان زۆر کردەوەیەکی نایابە و جێشە نازی هەمومانە کە ئێوە هەوڵەدەن کە تەژیعی کتابەکەن پێتویە چ بهێتە کرنداک و گەنجێن گرنگیە بە خاندنا پەرتوکان بدەن والله یەکەم وەسیلە بۆ ئەوەی کە گەنجەکانمان احتیمام بدەن کتێبە بێ و معالەجە بکرێت لەگەڵ لە جهاتی حکومیەوە بە تایبەتی دەست پێ بکە حکوومەت وزارەتی هەیە وزارەتی سەقافە هەیە وزارەتی پەروەردە هەیە پێویستە لە وزارەتی پەروەردە دەست پێ بکە لسنفيكي ابتدائية بيك خدمشكي طلبة ككتاب ضرورية لدوي ابتدائية وهر دي سنة وعينشت اما يستاكي لقل منالي بتشكولا ناتواني نقصب كاين ناوي كتاب بينين كان لبرا اوي ما كردو دواكا وتوينا ابي تجي ابتدائية ودس فيها كان ناوندي كان يا سرتايا كان دس فيها كانوا تشجيع كانوا كتاب خوانين كتاب شنو بيستوش ارشي كان كود سر ما مستكان وكود سر وزارتي پروردة كود سر وزارتي روشنبيري وامانه كبو اما كان بطريقين نبي هيك رقايه ترنيه ناتواني تي ما يستاكي بتشي منال بقرينو لغري انا قصب كاين بلا كتاب باشتري الانترنت وردني معلومات راسا او لمال ودان شبانيان همو مشكي ان تكشوا هميان معرض البويك توشي نخوشي اعصاب هميان معرض البويك مستقبلك تحطيم بن شيد بن لا إن كان لو جهاز ذلك مدرسة ثانوية چەند گرنگە ئینسان دم شتێکی بەخێرات نەمدەکرد کەمان دینە لە بۆ وەکە خەڵکی فێر ئەو زۆر استفادەمان لە قەرات بەم زۆر متابعی بادیان دەکەم زۆر زۆر مەمتان ڕێز احترام لەتان هەیە فەرموو خوشتی بە ڕێزم چەند گرنگە ئینسان گرنگیە بخاندنا پەرتۆک و گۆڤار و ڕۆژنامە بدە بەخۆی ئینسان لە ژیان لە منداڵیوە ئەگەر هات و زەریدە و گۆڤار و شتان بخینە ناو مێشکت دەچەقێەوە ئەو وەچی ئەتاری و شتاوەچی ئەنتەرنێت وشتانە نییە بەس خاصن خیدنەوە یەکەم جار زاکیرێت بە قووەت دەکا و زاکیرێت یانی چی لە فکر ناکەی هەر گەنجێک هەر تەلەبەک هەر ئینسانێک هەر کاسبکارێک هەر ڕۆژی نیو سەعات سێ تارێک 10 دقە يعني اهتمام بخيدنەوە بدا قەت زاکرێکی لێ نایە مستحیلاتە ئەوە شتێکی واقع و علمی و شتێکی تەجروبەش یانی ئەوگایە دژیانە خۆدا ڕۆژانە چەند سەعات خاندێت بەخۆم دەزانانی ئەمە تەمەنەوە نییە بەس بەخۆم هیچ نەبی ڕۆژێ سێ تارێک ساعاتێک هەر دەخینەوە مستحیلە ئەو ئەنواع ئەشکالی بل هەموو شتێکی دەخینەوە ئینسان چ فێربی دەما کتێب دەخینیتن تو هەندە یعنی گەشتی ئەو تەمەنەتە کتێب خاندیە چ فێر بووی دژیانە خۆدا ئینسان لە ژیان یەکەم جار فێر یەکەم ڕێزگرتن یەکەم جار لە ناو مجتەمەعی من لەبەر چۆ هات کچی من بابی من ڕێزگرتن زۆر مهمە لە ناو یەکەم جار بەخۆی تەربیەمانەی تەربیەتە پێشان پێیان دەگوت مدیرمان پێدر مدیر تەربیەمانەتە یان تەربیە ینی لە ماڵش تەربیە تەواوکارەکەشی مەکتەبە ئەدی يعني ئەگەر لە ماڵی ئەتوو تەربیەتت بە تەواوی فێر بکرێ مەکتەبیش تەواو کردی يعني ئەوە یەکەم خێندیت کەش ئینسان چەند هەوڵدا معلوماتی دەرێ و علمی و طبی و اجتماعی و هەر چ بزانی هەر کەمە وایە ئەو گەنجێنمە گرنگی بخاندنا پەرتۆکان دەدەن یان نە نەخێر ئێستا گەنجەکانی مە بەداخەوە
هەزارها مەکتەبەمان هەیە و چ پێشان نییە پێشان ئەمە هەتا قەڵەممان زۆرەقەکمان ئستینساق نەبوو وەرەقەک نەبوو هیچ نەبوو ئیمکانیتمان نەبوو ئەمە کتابێکمان چ دەکرد مەسەڵەن برادێکمان کتابە چێ بوو دەچوون لێمە یانیەوە بە سڕە بەرمان دەکرد دوو شەو لەکنە تووش شەوەکنەوێ یەکەکەیان ئێستا هەموو شتێک متۆفیرە کتاب زۆرە وەسائلی طەبع زۆرە هەموو شتێک زۆرە جەرای زۆرە بەزیتمان پێ نانە لەبە سببی ئەو فەیسبووک و ئەو ئەنتەرنێت ئەمە ئەو لەگەمە ناگونجێ لۆ شتێکی دەگونجێ مەتەلەن گەنجەکانمان تۆ مەشغوڵیان دەکات بەڕاستی بەداخەوە تەڵەبەم ئێستا شەوان ئێستا مەتەلەن برایەکم مامۆستایە لە مەکتەبێ لە متەوەستە چیە شتێکی باس کرد گوتی بەداخەوە تەڵەبەکمان هەبوو دەهات دەخەوت لەناو سەفرێ نردمەنم دووبابی کاکە ئەو لۆ هایە گوتی وەڵە کاکە تا سێ و تاری سبە لە دیار ئەوەیە ئەنتەرنێتیە تا معنای سمێنەکەی چی پێ ناکرێ و هیچ ئەبەتی تێ ناگە گوتی دوای گلەی لەمە مەکەن سەبەبی شێدان لە مەکتەبانما ترس هەبوو مەسەڵەن تەڵەبە لە ئیبتیدایی دەگو ئێستا کردیان ئەو نیزامی سویدی ئەوە لەگەمە زۆر لێک دوورەوە پێویستە بگەڕێنەوە سەر نیزامەکە کێشان کە یانی ناوعار ترسەکەوی لە بینی مامۆستا و تەڵەبە و قوتابی و مامۆستایان ئەگەر ئەوە نەگەرێتەوە مستەحیل قەت قەتسانابی ڕۆژ بە ڕۆژ خراتریش دەبی دوای شتێکەکەی کردە ئەو ئەنتەرنێتە بزانە زمایەتی و جدا حتا هەستێتەوە تشمان نەما خەڵک لێک دی نمایە کچیم کەس قەت تاکردە کەس ئاگەر لە کەس نمایە دەچێ ماڵێکی میێوان دەبی مەتەڵەن پێشەن دەچێ ماڵێکی دەتگوت ئەرێ زەحمەت دەبی وەختی نوێژی عیشایان دەچوین دەتگۆ زەحمەت دەبێت قیبلە لە چی لا نوێژەکەی بکەم ئێستا دەچی بری دێنەوە چەندگەی گاتان هەیە ئەوە کەتان چنەورەوە زە نازانم چێ ئەوەی دەکەن لە باتێ وای یان لا بەڕاستی ئەوە بابی من حەقیقەتە لە هەموو ماڵەکان ئەم چیمە چەند ماڵی خزمان کە میێوانمان پێشان دەچینەوە دەمان گوت ئەرێ قیبلە چیان نوێژەکەی عیشا قسەی خۆشمان دەکرد هەر یەکەچی لە ژیان ئەگە خەریجی دیوەخانێ و حوجرەی نەبی قەت فێرت نابی حاز دەکەی دکتۆر مع ڕێز و احترام هەیە یانی لەو هەموو حەز ناکەم جیلی ئێستا لێم عاجز بوون چاوی هەمویان ماز دەکەم بەس حەزم لێ بگەڕێنە ئەوەندە خۆیانە شتانەمان دی نەکەن بەلاشی مێشتیانمان لێ بەلاشی نینە زمانی خۆی کەمە لە دار و معلمین بووین باوەڕ بکە ئەو جا زەوقی خوێندنەوەمان هەبوو زەوقی حتا ڕۆژنامەکانمان هەموو دەکرێت لە ڕۆژنامەی کوردیەکان و دایمان دەچوینە دوو مەکتەبە لێرە هەبوو مەکتەبەی شۆڕش و مەکتەبەی سەربەستی لەوێ کتێبمان دەکڕی و دەچوینەکەن جی و مکریانیش لێەوە هەتا ئەو مەهابات قاموسی مەهابات دەیدا قوتابیان بە دینارە کوڕبعچی ئەو کاتی بەقیست پارەکەماندا هەر مانگەی ڕوبعک چووکێمە پارەمان نەبوو لە دار معلمین بووین یعنی هەندە تەشجیعی کتێبمان دەکرد کتێبمان هەموو دەخوێندەوە شتمان دەخوێندەوە بەڵام بەداخەوە گەنجانی ئێستا کە بەڕاستی پێدرێم بە هیچ شێوەیەکی دوورکەوتینەوە هەر یەکە جیازێکی مۆبایلی پێەیە و دای مەجان دوو کەس سێ کەس پێکەوە دادنیشن بزانە داخوات تەماش لە چ دەگەڕێن هەر یەکەیان لەنا ئێستا ئەمەم لە ئەڵمانیای بووم من گەڕام لە ناو شارەکان تەماشا دەکەم لە ناو سیارەی لە ناوەوەی هەر کچێک دەها دادەنیشت جیازەکەی دەردەینا دەرسی لەسەر دەکرد یعنی دەرسی کولیەی لەسەر دەکرد و دەری دەینا کو بزانی لەگەر مامۆستاکەی کو یان لە ئیمتحانەکەی کو جوانە تاقیکردنەوەکەی چۆن جواب داتەوە نەک لە بۆ غایەکی دیکە دەنا ئێستا ئەوە وەکو موسێکی دەتوانیت لە دەستی خۆتی پێ بڕێ دەتوانێت تراشی پێ بکەیت ئەو مۆبایلە ینی پێتویە چ بهێتەکردن داک و گەنجێنمە گرنگیە بە خاندنا پارتۆک و گوڤار و وڵی گەنجی ما پێویستە بە لە وەکو کاکنەدینیش باسی کرد تەجیع بکرێن لە ئایلێەوە لە خێزانیەوە بابەکان بەداخەوە بابەکان ناخوێنەوە تەجیعی بکەن لەبەرەوەیەوە ئەگەر بابەکان تەجیع بکەن کوڕم خۆم ئەوە ئەکسەریەتی ئەگەر مەسەلان ئەمە لە عمرمان ئێستا بە عمری من بەنسبەت خۆیان نزیکی من 39 هەفتا قسوور سارم ئەگەر هەر سارێکی کتێبەکەم لە کتێبخانەکەم دانابی ئێستا مەکتەبەکی گەورەمەیە معناوە هەموو مەکتەبەمان لەمارە هەیە بەڵام ئایا ئەو منداڵە تەجیعکرایە پێگوترایە کە ئەو کتێبە جوانانە بخونەوە هەتاکو لە تاریخی خۆی لە بزانی مێژووی خۆی چییە مێژوی نەتەوەکەی چییە مێژووی دیکە چییە حرکاتی نیشتمانی چییە لە عالم چ دەگونجێ هیچ شتێکی وەرناگرن ئەوەتانیەوە مارز دەکرێتەوە لەو مارزانە تەماشا بکە ئیلا اختیارەکان ببینێ ئەنجەماعەتی کە ئیسلامیەکانن زیاتر کتێبە ئیسلامیەکان زیاتر سەرف دەبێتن لە
کتێبە نیشتما پەروەریەکان کە هەموو بەشی شتی زۆر زۆر جوانی تێدایە شتە لۆ تەحلیل دەکات شتە لەوە دەکاتن بەداخەوە ئەمە دەمانەوێتن ئەو گەنجانەش لە قوتابخانە شەرەوە وەڵای مامۆستا بووین مەتەرجیعمان کردینە بەڵام چ دەکەی بە قسەت ناکە شتێکی پەروەردەکی دیکە زۆر بە قووەتر هەیە ئەوەی ڕەش دەکاتەوە دەنامە ینی تەقسیریمان نەکردێ لە قوتابخانەی و دائیمان تەشجیعی وەمان گوتمان یەکەم برادرتان کتێببی کتێب لە هەموو شتێکی برادرتە ئەتو ئێستا برادر ناتوان ئێستامە ناتوانین نامون لە گەروانە وەڵام ئێستا چیەوە ماڵەیە کتێبێکی دەردێنی برادرتە لە گەری دەڕۆی دەچێت دنیایەکی دیکە زۆر ئیستیفادەی لێ دەکەی ئەو جا تۆ حەزت لە قەزای ئەدەبیە لە سیاسیە لە ناحیە علمیە هەموو نەوع کتێبەکەیە خۆشەر نییە توار کتێبی سیاسی بخونیەوە کتێبی دیکەش هەیە. ئێستا ئەمە لێرە کتێبخانەکمانەیە بەڵام بەداخەوە کەس ناخینەوە وەڵی نازم بۆ ناخینەوە نازم زەوقیان نیە خوڵقیان نیە حەز ناکەن بخینەوە کتێبەکان و ئیوەی نینە بخوێندنەوە بەڵام خۆی خوێندەواری و خوێندن زاخێکە بۆ مێشک و بۆ دەروون و بۆ عەقڵ یعنی بۆ دڵ ئەوەی نەخوێنێ دەرێ وەکو کوێر وایە ژیانی تاڵە ڕەنزی بەبا من لە منداڵیەوە حەزم لە خوێندەواریە ئێستاش هەر دەخوێنمەوە خوێندن زۆر شتی فێر دەبی لۆ ئامۆژگاری ئەو خەڵکەی دەکەین ئەو بە تایبەتی قوتابیان و خوێندکاران و فێرخوازان کە بخوێنن چونکە ئەو خوێندنە ئەو زانیارە لە مێشیان دەچەقی لەبیر ناکەن لە یاد ناکەن بەڵامی تەلەڤیزیۆنیە یانی ئەو ئینتەرنێت و شتانەیە مۆبایلە ئەوە ڕۆکی دەڕوە ینی جێگیر نابی لە دڵ و دەرونیان بەڵام کە خوێنتەوە جێگیر دەبیتن ئەو خوێندنە ئەو زانیارانە هەموو لە مێشکە دەمینێتەوە و ئەمن ئامۆژگاریشم بۆ قوتابخانەکان هەیە هەر قوتابخانەیەک کتێبخانەیەکی خنجیلانەی لۆ بکرێتەوە قۆناغەکانی منداڵی تێدا کتێبەکان بە ژێری قۆناغی منداڵەکان بێ مەسەرەن پۆلی دووە سێ لۆ پێ هەتا شەش یا دوا دەڕوە بۆ خوێندکاران دوای دەڕوە بۆ زانکۆی قۆناغەکان دیاری بکرێ و داواش دەکەم لە مامۆستایەکان بە زۆری یعنی وەکو بڵێ بە زۆرە ملێ پێیان بڵێن دەبی بخوێنەوە بەو شەرتەی بەو مەرجەی ئەو کتێبانێک کە دەردەینن گونجاو بێ وێنەی جوان جوانی لێکرابێت لەگەر ژیانی ئەو منداڵی لەگەر سروشتی ئەو خەڵکە بگونجێتن. مامۆستا چەند گرنگە ئینسان گرنگیە بە بخاندنە پەرتۆکان بدات؟ پێشەچی با بەخۆم برێم ئەمن 52 سال لە بواری پەروەردەیشم کردیە 52 ساڵی ڕەبق لە پەروەردەیشم کردیە چ لە مامۆستای سەرەتایی چ مدیری مەکتەب چ مشرفی ئێبتیدایی چ ئەندامی سکرتارێتی مامۆستایان دوایە ئەندامی ئەنجومەنی لیوای هەولێرش بوویمە هەموو بوارەکانیشم هەر بواری تەربیە بووە کورد هەتاوەکو لە بنچینە لە پەروەردە دەست پێ نەکاتن ئێمە ناتوانین بە شێوەی دەستوری کەون بگەینە ئامانجی خۆمان پەروەردە باشترین ڕێگایە کە قوتابی چاوی بکرێتەوە خۆی بناسی و هەستی نەتەوایەتی زیاد بکە داوا دەکەم ئێستا کە خانەنشینەکەم داوا لە مامۆستایانی ئێستا دەکەم کەوانە هەروانەی دەیرێنەوە 5 دقا یەکەم هەستی نەتەوایەتی قوتابیان بەرزکەنەوە فێریان بکەن کورد چییە مێژووی چییە جوغرافیای چییە نەتەوەی چییە لۆ ئێمە دابشکراینە بۆ وامان بەسەر هاتیە یعنی ئەنجامی چ دەبی ئەگەر خوێندن پێش نەکەوی دەبی تەنیا خوێندنە کورد دەگەین تا ئامانجی خۆی نوکە گەنجێنمە گەلێک خۆ مەشغوڵی ئەنتەرنێت و فێسبوک و موبایل دەکەن ئەوە چەند تەئسیر لێ گەنجێنمە دەکەتم ئەوە نەخۆشیەکی عەسرە ئێستایە بەڕای من داک و باب ئەوەی دەتوانن مناڵ
تەوجێ بکەن قوتابخانە دەتوانی منعی بکە بەڵام ئەو فترەیەکە لە قوتابخانەیە ئەمما لە مارەوە داک و باب تەوجیهیان بکەن باش نییە مندار هەندە عاشقی ئەنتەرنێت و ئەوە بیتن چونکە ئەوەلەن کاتەکەی دەڕۆ بە فیڕۆ و بەرەو خوێندنیش ناچی و بەرەو هەندێک خەتی شەیە بەرەو فەسادیان دەبا و پێویستە دایک و باب لە مناڵیەوە ئەو نازام ئایفاتە چییە ئەوەی لۆ منداڵان نەکڕی چونکە ئەوە یەکەم شتە فێر دەبی کە ئەنتەرنێتیش لە دوای فێر دەبی. چەند گرنگە خەڵک گرنگی کە خواندنە کتێبان بدەن؟ بەڵێ زۆر گرینگە بەلای منەوە گرنگی بە خوێندنەوەی کتێب لە بۆ ڕۆشنبیری خاسەتەن زۆر پێم شتێکی گرینگە کتێب خوێندنەوە. ڕۆژانە چەند سەعات دەخوێنی؟ زۆر دەخینمەوە ینی هەر ئینگلیزی دەخینمەوە کوردی عەرەبی دەخینمەوە زۆر ئێتیمام بە خوێندنەوە دەدەم. ماڵێ کتێبخانەکە بچیک هەیە؟ بەڵێ کتێبم زۆر ئەنا کتێبی ئینگلیزی عەرەبی زۆر کتابی چاکم ئەنا. چەند گرنگە خەڵک کتێبخانەك دماڵدا هەبیت یا بچێکداک و ئاسێ خۆی ڕەوشەنبیری بلند بکەتە؟ بەڵێ زۆر گرینگە زۆر میمە مرۆڤ ئەگەر کتێبخانەی لۆ خۆی هەبیتن لە ماڵێ گرنگی کاتی فراغی هەبی گرنگی بە خوێندنەوەی کتێبەکانە و جا هەر زۆرە کتێبێک بیتن. دیتناتە ئەنتەرنێت نەبووە بەدیلێ خوێندنێ؟ وڵی ئەو ئەنتەرنێتە وای کردیا ینی خەڵک خوێندنەوەی کتابی زۆر گرنگترە لەبەر ئەوە ئینسان پێماندی دەبی دەنووسەوە بەس بە ئەنتەرنێت ماندیبوونی تێدا نییە لەبەر هەندێ زۆر گرنگی خەڵک بە کتێب خوێندنەوە ناداتن. ئێمە دیتی تو هاتیتە سەردانا پەرتۆکخانێکی لێ تۆ ڕۆژانە چەند سەعات دەخوێنی؟ بەخۆ ڕۆژی 2 ساعت دەخینمەوە دەخوا دەبە مال دەخینمەوە خۆم تەماشی شتەکان دەکەم ڕسمەکان پێم جوانە زۆر جوانە ینی پێشکەوتووە زۆر ینی هەموو جێکیشی پێشکەوتوترە ینی 2 ساعت دەخینمەوە بزانم لە تەلەڤیزیۆن دەخین وازم تەماش تەلەڤیزیۆن دەکەم چەند ساڵە تۆ هەر پەرتۆکان دەخوێنی؟ بەخواوە تقریبانەوە لەوەتی ڕاپەرینەکە ڕوویدایەوە وەخت خۆی نەمدەخیندەوە نەمدەوێرە لەخۆی زۆر مراقەبەی توکانمانیان دەکرد نەمدەزانی بخۆی. چەند گرنگە ئینسان پەرتۆک بخەینێتن ئاسێ خۆی ڕەوشەنبیری بلند بکەتە؟ زۆر خۆشە تا فکرێکی وهای دەدەرێت ینی ها دەبێت وەچی دکتۆرێکیە وەچی دکتۆرێکی دێ وەچی تەبیبەشی دێ ها ینی دەتانی هەموو قسەی بکە. کارێت ڕۆژانە چییە؟ کارێ من ئەس قوتابی کۆلێژا هونەرن جوانم هەولێرێ هەمان. تۆ کتێب دخینی؟ كتبت يعني بجن خارجي بني متخون بس يعني هو مثلا بجن تكنولوجيا وفيسبوك او شنو براسي تشيك مستوى مني خندني كتبت خارجي تشيك كيم بوا يعني انترنت تاثير التكرية طبعا. يعني هيك كتاب ناخيني روجانا دخينم بس براسي بتراجع يعني صراحة بلا مرف باخبتن يعني بتراجع مجال منه يعني مرف كرتنا في التكنولوجيا ده خاصة فيسبوك وانستغرام وتشتوس يعني تأثير قلق كده صار كتابه وياديشك قيرانا داراي في فيجن قلق تأثير اللي صار طلبي كده كو نشد بتشد كتاب خانة كتابه بخو بكرتن وبخينتن يعني عند قرانا مثلا بو طلبي قلق زحمته يعني روجانا فيت يعني كتاب خو بقورتن يعني نهار وان كتابه بخينتن افيت روجانا تخين يعني دوباره بخينتن اكيد فيت حوجي هيش كتابه يعني چونكو كتاب شو جاره دومايك نايتن خيندن شو جاره دومايك نايتن كان بخينين هر بمرو كيما بس اگر قيرانا دارا يعني خلاص ببيتن خلق دي زياده ترشيتا كتاب خانه ودي كتاب كريتن ودي خينن از تصوري من يعني دي باشتبه بس هم لايك ديفا تكنولوجيا قالك يعني بيجن فيسبوك او قالك تاثير اللي صار كومال جهم لسه مجتمعي هنا شيء ساعاتك 2 ساعات انترنت بهالي وكتابك بخيني
ئەمە ڕاستی دەبێژم وەک ڤایرۆسەکە کەوتین ینی ناف لە شێمادا ینی هەکە تو ڕۆژێ چەند سەعاتێک ئەتەرنێت بکارنینی هەمە ڕاستی وەکی بێژن وەکی جگارە وایە بێت و بکاربینی ئەس بێژمەدە دەست چێم کۆنتترۆلی خۆ بکەم بەس هەچکە مەڕ دەبێژتن کاچی خەبەری نو هاتیە کاچی هاتێت ینی فیسبوک ڕەخێکی بە باشە یعنی بێت دنیای هەمی بۆتە پچیک بکەتن ئەبێ شێ هەمی دنیا ببینێت ڕێگە فیسبوکی بەس هەم کاتێ مرۆڤیشی گەلک دەبات دوین تو هاتیە چێخانە مەچکو لێرەژی کتێبخانێک هەیە پەرتوک دخینن چجارە تا کتێبێک ئینایەتە خوێندیە بەێ هەندێک جارە من ئەستین بەرێ خۆ دەمان کتێبان بەس ڕاستی مرۆڤ لێ دەرێ و دەنگێ مەسەەن تاولێ و قەرڤاڵەکەوان ئەکیل مرۆڤ وقتی تخینتن بێت مرۆڤ جاکێ هادە ئەدابتن جاکێ مرۆڤ شت کەویتە ناف سکێ خوێندنێدا جبار هەندێ مرۆڤ نەشێ فێرێ بخین ڕاستی کارێتە ڕۆژانە چییە؟ وڵا لە شەریکە ئیش دەکەم کرێکاری بەرە کرێکاری دەکەم چەند گرنگە ئینسان گرنگێ بە کتێبخانێ بدەتن پەرتوکخانە بخین وڵا پەرتوخانە گرینگە چۆن خواردن لە شوگەدە و ئەوە گرینگە خوێندنەوەش بۆ مێشگەوە گرینگە ڕۆژانە چەند ساعت دەخین بەخوای کاتی لە دەوام بووم لە داخلی کاتی خینەوەم زیاتر بوو ڕۆژانە سعاتێک ساعتوی کتێبم دەخیندەوە بێجگە لە وانەکانی خۆم بەخوای ئێستا کەمتر ڕۆژوەیە ئەخر ئیش و کاری دەکەین ماندینە و ڕۆژوێ نی سعاتە خوێندنەوە ڕۆژوێ نایخوێندنەوە جاروێ بە هەفتە کتێبەشی دەخوێندنەوە نابنی ئەتەرنێت تەسیر لە کتێبخانە کردیا خواندنە پەرتوکە ئەوە ئەتەرنێت زۆر تەسی لە کتێبخانە کردیا ئێستا کار کە سۆلەماری خۆی کتێبخانەی حسابکەوی ئەتەرنێتی هەبی چەند گرنگە کەسێک عنی پەرتوخانەکە بچیک دماڵدا هەبیتن بۆ بخینیتن پەرتوخانەکە و ئێستاکە ئەوەی سندوقی تەواری لە مارە گرنگە ئی برین چارەسەرکردنەوەوانە ئەوش گرنگە کتێبخانەی بچووک لە مارەوە هەبێت ئینسان چەند گرنگیە بە کتێبخانە و خواندنا پەرتوکان بدەن طبعاً زۆر گرنگە بەس ئێستا لەبەر ئەوەی کە ئینتەرنێت و یان ژیانی ڕۆژانە زیاتر ئالۆز بووە یان ئەوە ئێستا من خوێندکارم دەبی ئێستا زیاتر ئێحتمام بە دەرسەکەی خۆم بدەم و لە هاوینیش طبعاً کەم تەرخەمی خۆشمانی تێدایە کە طبعاً زۆر زەرورە مرۆڤ کتێب بخوێنتەوە لە ڕۆژمێری خۆی بەس بەڕاستی تاچی کورد زۆر ئێهمالە لەو بوارەی طبعاً ئێستا دەرێن ئەتەرنێت و گۆڤارەکانی ناو ئەتەرنێت و شتیوە زیاتر یعنی وای کردیە کە زیاتر هەواڵەکان بزانن زیاتر احتیمام بە کتاب نەدەن بەس بەڕای من کتاب خوێندنەوە باشترە لەبەرچە هەم ئەتوو کە تەمەشای زۆر تەمەشای ئینتەرنێت دەکەی زۆر تەمەشای ئەو شاشەی کۆمپیوتەرە دەکەی خەلەلێکی دەبیتن یان زەرەرێکی دەوێت لۆ چاو و لۆ مێشکت بەس کتابەکە وانە ینی دیتە ناتە خەڵکێمە ئێهمالە بەرامبەر خواندنە پەرتوکان وەڵا ئەوەش دەگەڕێتەوە سەر تەمان گوتم بەشەکی خودی تاکەکە خۆی بەشەکیشی ئەو ئالۆزیەیە هەندێکی ئێستا کاسبە یاخود نەخوێنددارە ئەوەشی کە خوێندەوارە بە دەرسەکەی خۆیان بە پیشەکەی خۆی زیاتر مەشغوڵە ئەوەندە ئێحتیمام بەوەی نادا بەس بەڕاستی بە ئینتەرنێت و شتیواش خەڵک زیاتر ڕۆشنبیر دەبیتن ناکرێ برین بە بەڵێ ئینتەرنێت ڕۆشنبیر دەبیت بەڵێ بە ئینتەرنێتیش دەکرێت خۆ ئینتەرنێت بەس لایەنی خراپی نییە لایەنی باششی زۆرە دەتوان ئێستا لە سایتەکان بێزگە کتابی مەخینەوە بەس زۆر چیرۆکی تێدایە ڕۆمانی تێدایە یان مەوزوعی زانستی تێدایە بڵاو بیتەوە دەتوانی ئیسفادەی لێ بکەیت تۆ ڕۆژانە دەخینی کتێب زۆر کەم ڕۆژانە چەند سەعاتیانی ڕۆژانە نا یعنی زۆر کەم کتاب دەخوێنمەوە عقەن زیاتر بە ئینتەرنێت مەشغوڵین یان بە خوێندنی خۆمان چەند گرنگە مرۆڤ ماڵدا کتێبخانەکە بچیک هەبیتە طبعاً زۆر گرینگە بەس بە پێ ئەوەی کە کاتیشی هەبیتن کاتێک بە خۆی تەرخان بکەن نەک کات هەر هەیە بەس ئەوەی کە زەرورە بەرنامەیەکی لە خۆی دابنێتن کاتێک دیاری بکاتن لەوەندەی کە بخینیتن لەوەندەش کە کاروبارەکانی خۆی جێبەجێ طبعاً کاتی هەر دەبیتن زیاتر حەزت لە چ کتێبە بەڕاستی من عەزم لە ڕۆمانیە بەڵێ ڕۆمان زیاتر ئێستا بەوەی کەمکەمە یعنی
هزار و یەک شەوەی عەزم لێ بخینەوە عەزم لەو چیرۆکەیە. ڕۆژانە چ کار دەکەیت؟ والله قوتابی ما بە خوێندنەوە بە مەکتەب مەشغوڵم کاری من قوتابی. تو کتێب دەخینی؟ بەرە ڕۆمان دەخینم کتێبی چیرۆک دەخینم ئەو بابەتانە. زیاتر حەش چ کتێب دەکەیت؟ ڕۆمان زیاتر بەر. ڕۆژانە چەند سەعات دەخینی؟ وڵی بەپێی کاتەکان کاتم هەبێ دەخینم کاتم بۆ دیاری کردووە سعاتێکە سعات و نیوێکە بە جێری کاتەکە. تو تشتێک ژوان کتێبان فێر دەبی؟ بەرێ زۆر شتی فێر دەبم یعنی لۆ نمونە فێری قسەکردن لەگەڵ خەڵکو و زۆر شتی گرنگ فێر دەبی لە کتێب مێشکت فراوان دەکە بیرکردنەوەت خوێندنەوەت قسەکردنت لەگەڵ خەڵکو و چەندە شتیت. کتێبخانەکە بچیک لە ماڵدا هەیە؟ وەڵایی ناوەڵا بەس کتێبم هەیە لە ناو کەنتۆڕم ینی چەندە کتێبم هەیە ڕۆمان و شعر و ئەو شتانە. کتێبخانە چەند گرنگە بۆ خوێندکاران بۆ وەرگرتنە ژێدەران؟ عەفوان کوکۆ؟ کتێبخانە چەند گرنگە بۆ خوێندکار ژێدەر وەربگریتن کتێب؟ وەڵایی کتێبخانە زۆر گرنگە بۆ گەنجەکان بۆ هەموو کەسێک کتێب بۆ خۆی بۆ هەموو کەسێک هاتووە هەموو کەسێک پێویستە بخینتەوە یعنی شتەکان بابەتەکان دەرسی لێ وەرگریت بۆ هەموو کەسێک گەنج پیر پێویستیشە یعنی کە کتێبخانەمان هەبێتن و بۆی گەنجەکانمان یعنی بەشتی پڕوپوت سەرقاڵ نەبن بچن کتێب بخێننەوە ئەم بابەتان. هەبوونە کتێبخانێ دماڵدا یانجی بازاریدا چەند گرنگە؟ وڵا هەبوونی کتێبخانە لە ماڵدا و ینی لە شوێنی ئیشدا کتێب لە ناو سارەدا کتێب لە سەفرەدا هەمووی گرنگە گرنگی خۆی هەیە. خۆزگە کوردش چای لەو میلەتانە دەکرد کە کتێبیان وەکو کەلتورە لەلایەن کتێبخینەوەیان وەکو کەلتورە. لێرە بەداخەوە ینی تەکنەلۆژیا ئەوەندە پێشکەتیە ئەوەندەی زەرەری لەو میلەتی کوردایە ئەوەندەی زەرەری لە وڵاتانە نەدایە کە بەخۆیان تەکنەلۆژیەکان دروست کردیە. ئێستا با بنێن ئەگەر نمونەی وڵاتێکی وەکو یابان وەگری خەڵکەکە ئەوەندە لەگە تەکنەلۆژیا مەشغوڵ نییە ئەوەندەی میلەتی کورد لەگە تەکنەلۆژیاکەی مەشغوڵە. خەڵکی یابان تەمەشا دەکەی دەچی هەر جەیەکی لە تەلەڤیزۆنی دەیانبینی کتێبیان لە دەستە کتێبی دەخینەوە. دەفوان بە ئەتەرنێت بووە بەدیلێ کتێبخانە. ئەتەرنێت خۆی لە ئاساسە نەبوویتە بەدیلی کتێبخانە بەس خەڵکی ئێرکوانە بێ ئیشە ئیش و کاری نییە هیچ بەرنامەی نییە ناچارە ئەتەرنێت بوویتە بەدیلی هەموو ژیانی نەکەرە کتێبی بوویتە بەدیلی ژنی بوویتە بەدیلی مردی بوویتە بەدیلی براکەی یانم زۆر زاران تەمەشا دەکەم دەچێت کافتریاکی دادەنیشی چار گەنج بەرامبەر یەکدی دانیشتینە هەر چار گەنج سواری ساری بووینە پێکەوە هاتینە کافتریاکە دامنشن لە باتێەوەی قسەی لە یەکدری بکەن خەریکی هەرەکە و خەریکی مۆبایلە ئەزا ئەوە ئەتەرنێت نەبوویتە بەدیلی کتێبی بەدیلی ژیانش لێکوانە. چەند تەسیر لە ئاستی زانست و زانینێت کەتل وڵاتی نەک چەند تاسیر دەکە زۆر تاسیری لێ کردیە. ئێستا ڕۆشنبیرێکی ساڵی هەفتەکان و هەشتاکان 50 دکتۆری ئێستا دەینیتن ئەی تەبان هەتا چەند چرا دەی وڵاتیان سەردانا کتێبخانەی دکەن یعنی بۆ خواندنە کتێبانژی بکرن. وەڵاهی ئەمە ڕێژەمان نووسێت چکە ئەمە هەر ئیشەکەی وا دەکەن ینی بەعادەت نەمانووسێت بە کۆمپیوتەری ئەوەن دەخەلکە بەس خەڵکەکەیە حەزی لە کتێبیە و بە بەردەوامی هاچوی خۆی دەکە و هەشە ینی ئیدی دەبی سەبر حەقە ئەنگۆ ئەوەندەی پرسیار لە سەرخینەوە بکەن ئەوەندە بەرنامەی لەسەر وی بکەن کە خەڵک حەزی بکەوتە سەرخینەوە خینەوە بتە کەلتورێک ینی خەڵکی تەرجیع بکەن. بەلێ تۆ وەک خوددانێ کتێبخانێ هەتا چرا دەی خەڵک تێت سەردانا کتێبخانێ وەڵا دێن سەردانی کتێبخانەکان دەکەن بەس بەو جۆرە نیەکە وەکو پێشتر ئەو باری داریایی وای لە خەڵک کردو کە نەتوانی سەردان دەکەن نانی بەس بە پێشتر مسلمانەکە دوو کتابی کردوە ئێستا کتابش دەکرد ئەوە لانی زۆر کەم دەکڕن
قەیرانە دارای تەسیر لە خاندنا پەرتوکان کردیان بەڵێ ئەوانەی کە دەخوێنەوە هەمووی مۆزەفنیانەوە تا فەرمان برن لە هەر جێگایەک بی ئەوانە دەخوێنەوە خەڵکیەوی دەوڕەمەند بکە کەس ناخوێنێتەوە کتای بەلاش دێ ناخوێنێتەوە ئەوە تەسیرێکە باشەوە تەسیر لە ئاستی ڕەوشەنبیریە وڵاتیان کوردستانی ناکەێت بەڵێ چۆن ناگەر هەر وڵاتێک کە ئاستی خوێندەی دابەزی هەموو مشکلێت دەبتە مشکلە لە هەموو مشکلێ زۆر ڕوودا سارت کتێبە چاوانە والله سعری کتێبی هەندێکی مناسبە بەس هەندێکیان بەڕاستی هەیە زۆر گرانە خاستە نەوانێ کتاب ئەو کتابانی کە زۆر خەڵک داوا دەکە کچارەکانیان زۆر گرانە خەڵک هەتا 25 زارمان هەیە ینی کتاب هەیە کتابی زۆر گران هەیە بەس ئەمەوانە ئەوە ئەوشمان هەیە موجودمان هەیە بە 100,000 بەس خەڵکەوە ئەو هەموو کەسێک ناکرد ینی ئەوەی وەرجێڕ بێوانە دەکڕی بەس ئەوکان کە هەتا 25 سی بەس خەڵک پێی ناکرد ینی پارێن دەبی ژیانەکەی پێت ئامین کاتن ناتوانانی کتێب بکڕیتن خەڵک زیاتر داخوازە چ کتێب دەکەم بۆ وڵا خەڵک هەموو کتابێک ئەوەی خۆی هەیە وڵی ڕۆمان هەیە شعر هەیە هەرێکی بە ئاستی خۆی مەسەلەن دێتن بەس کتابی منداڵان دەکڕی ینی چیرۆک ئەو شتانە هەیە مەسەلەن کتێبی عارەبی فێربوونە زمانەکانە ئەوانەیە خاندنا کتێبان چەند گرنگە بۆ خۆین کە ئەران بۆ وەلگرتنا ژێدەران شتێکی زۆر باشە بەڕاستی خۆ لە کتێبخانەکان بەس فێرە هەندێک قوتابخانە بەس فێرە ئەلفبەیەکە دەگا پاشتر هەموو دەبی لە کتێبخانەکان فێرشت بی هەتا هەر دکتۆراش دەبی هەر شادە کتەبی کتێبخانەکان سەرچاوی هەموو شتەکەن یعنی کە ئەو خەڵکانی مەسەلەن لە هەر مستەوەیەک مەسەل لە سەرەتایی و هەتا کولیەی ئەوانە هەموو پێویستیان بەو سەرچاوانە هەیە کە ناو کتێبخانەکان هەیە هەبوونە پەرتوکخانێ چ لە ماڵیان ژی لە بازارەوەی چەندێ دگەهێنیتن کو ئەو وڵاتەیە پێشکەفتیە و گەلێک جاران بوو بدەست بە ئینانە ژێدەران پێتویە سەردانا پەرتوکخانێ بکەیت لەورە وەکو وڵاتیان ژیدایە دیارکردن کو هەبوونە پەرتوکخانێ دناف ماڵ و بازاریدا کارێکی فێرە لەوێرەژی گەهشتینە دومایکە خەلەکا vê heftiyê تا heftiyeka dî û babetekî dî ji bernamê derbarîn bimînin bi xêr bi xatira hewa